بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت میادگار فایەقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ. دیارە میوانەکەم بە سوپاسەوە لە کەرکووکەوە لاگەڵمانە بێ کاک خالیت شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین باسی ڕۆژی ئەم چەند ڕۆژە ئاڵۆزی و ناسەقامگیری دۆخی کەرکووکە مەبەستمانە بزانین کە ئایا دۆخی کەرکووک کە ئاڵۆز بوو بۆچی ئێستا بەرەو ئاڵۆزی زیاتر ئەچێت و هۆکار چییە کە بۆ نمونە تەقینەوە لە چاو ئەو کاتێک کە کورد حاکمی شارەکە بوو زیاتر بووە بۆچی ئێستا سندوقەکانی دەنگدان بە ئامانج ئەکرێن وەکو سەرۆکایەتی کۆماری عێراق ڕایگەیاندووە ئایا ئەمەی ئەکرێ فیتنەیە بۆ ئەوەیە کە لایەنەکانی یاخود پێکاتەکانی ناو کەرکووک بەریەک بکەون و دۆخی کەرکووک زیاتر ئاڵۆز بێت و قسەکە ئەوەیە کورد چی ئەکا بۆ ئەوەی ڕێگە لەم فیتنەیە بگرێت و کەرکووکیەکان ینی باس لەوا کرێت لە دۆخێکی ئێجگار نائارامدا ئەژین و تەنانەت من ئاگادارم پرسیاریشم کردووە چەندین ماڵ هەیە شارەکەی جێشتووە یان هاتووە لە شارێکی تری ئارامی کوردستان لە باشووری کوردستان خانوویەکی بەکرێ گرتوویان لە ماڵی خزمێکێتی ئەمە بۆچی ڕووەدا قسەکە ئەم شەو من مەبەستمە ڕووی دەمم لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان کە کەرکووکیەکانیش چاویان لە دەست و بڕیارەکانیەتی چیان کردووە بۆ کەرکووک و بەنیازن ئەم دۆخە چۆن ئارام بکەنەوە و بۆچی دۆخی ئەمنی دۆخی ئیداری و تەنانەت دۆخی سیاسی کەرکووکیش هیچ ئاسایی نییە و دەبێت چۆن ئاسایی بکرێتەوە من زیاتر ناڵێم چونکە دڵنیام ئێوەی بینەریش چاوەڕێن بزانن میوانەکەم چی ئەڵێت و چی نوێ بە کەرکووکیەکان ڕائگەێنێت کاک خالیت شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە ڕێک لەو پرسیارەوە دەست پێ یەکەم ینی ڕۆژ دوای ڕۆژ هەفتە دوای هەفتە مانگ دوای مانگ کەرکووکیەکان چاوەڕێ بن تۆزێ دۆخی شارەکەیان ئارام بێتەوە کە چی هەر ئاڵۆزتر ئەبێ جەنابتان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانن کەرکووکین و لە ناو کەرکووکیەکانن ئەمەی ئەگوزارێت چییە و چۆن چاکەکرێت زۆر سوپاس کاکە یادگار سڵاو بۆ جەنابت و بۆ بینەرانی کوردستان 24 کەرکووک ئێمە هەمومان نەزانین بە بارودۆخێکی هەم سیاسی و هەم ئیداری و هەم عسکەری و ئەمنی ناهەمواردا تێپەڕێ هۆکارەکەی ئەوەیە لە ڕووی ئیداریەوە بەغدا و هێزە عەرەبی تورکمانیەکانی کەرکووک سەرتاپا ئیداری کەرکووکیان داگیر کردووە و باوەڕیان بە بنەماکانی پێکەوە ژیان و هاوبەشی ئیداری نیە و هەوڵی تعریبکردنی سەرتاپای جیهازی ئیداری شاری کەرکووک دەن و بۆ ئەمە بەرنمەیەکی چڕوپڕیان داناوە بە بەرنامە بەرپرسە کوردەکان چ لە دام و دەستگا ئیداریەکان یا لە دام و دەستگا ئەمنیەکان دوورەخەنەوە و کەسانی دانن کە سەر بە خۆیان بێەوە جێبەجێکردنی سیاسەتەکانی ئەوان بێەوە دووبارە پرۆسەی تعریبکردنی ئیداری لە شاری کەرکووک دەستی پێکردووە لە ڕووی عسکەری و لە ڕووی ئەمنیەوە ئەو بە ئەو ئەجیزە ئەمنیانەی کە ئێستاکە لە کەرکووکە دەسەڵاتی ئەمنیان بەدەستە وەکو هێزەکانی ئاسایش و هێزەکانی استیخباراتی کوردستان کە لە کەرکووک بوون و وەکو هێزی پێشمەرگەی کوردستان کە هێزێکی عسکەری لە کەرکووک بوون توانای کۆنتترۆلکردنی بارودۆخی شاری کەرکووکیان نییە لەبەرەوەی ئەمان هێزێکی نامۆن خەڵکی ئەم شارە نین و هاوڵاتیانی ئەم شارە بەهێزی خۆیان و جێی متمانەی خۆیانیان نازانن معلومات و زانیاریان نادەنێ و ئەمان هاوڵاتیانی کەرکووک بە تایبەتی کوردی کەرکووک وها سەیرانەکە کە من بۆ خۆشم قەناعەتم وایە ئەمان هاتوون بەرنمەیەکی سیاسی جێبەجێەکە نەگەوەی ئاسایش بۆ کەرکووک بەرقەرار بکەن ئەمە لە لایەکی تر شێوازی کارکردنی هێزە ئەمنیەکانی سەر بە حکوومەتی عێراقی و بە تایبەتی جێیشی عێراقی و هێزەکانی تری تەشکیلاتی عێراقی وەک هێزی پێشمەرگەی کوردستان نین لە خوار و شاری کەرکووک سەنگەریان لێدا بێ و ڕوبەڕووی داعش ببنەوەەوە خەتەری داعش لە کەرکووک دوور بخەنەوە بەڵکو ئەمانە تەنها جادە سەرەکیەکانی منتیقەکانی جنوبی کەرکووکیان بەدەستەوەیە بەڵام منتیقەکانی تر داعش بە ئاسانی ئەتوانێت تێیدا هاتوچۆ بکە و جموجۆڵ بکە و چالاکی بکە و ئەو شانە نستوانەی هەیەی کاک خالید یعنی هەمیشە ئەوترێت لەناو کوردەواری ئەوترێت نەخۆشی شێوەیەک لە تا تەشخیص و دیاری نەکرێت ناتوانانی چارەسەر بکەیت ئێوە ئێستا تەشخیصتان کردووە دیاریتان کردووە کێشەکان چییە ئەڵێن تعریبکردن دەستی پێکردوێتەوە باس لەوەکەن کە ئەمە بەرنامەی بۆ داڕێژراوە پیلانێکە و جێبەجێ ئەکرێت کەواتە مادام ئەزانن کێشەکە چییە ئێوە وەکو سەرکردایەتی سیاسی کوردستان بێگومان لەگەڵ پارتە سیاسیەکانی دیکەش
بۆ دەستەوەستانن بەرامبەر بەم کردەوانە. ئێمە بەڕاستی کێشەیەکمان هەیە، کێشەکە ئەوەیە ئاسان نییە تەنها یعنی ئێمە بەڕاستی ئەگەر باز لەوە بکەین وەزعی کەرکووک بە دوو ئاراستەیە لەسەر دوو ئاسچارە سەرەکرێ. ئاستێکی ناوخۆی شاری کەرکووکە مەلەفی ئیداری شاری کەرکووک بگرینەوە دەست ئەوەیە کە لەگەڵ جەنابتا لە بەرنامێکی تریشە ئاماژەم پێکرد ئەنجومەنی پارێزگای کەرکووک هێزە کوردستانەکان کۆ ببنەوە محافزێکی کەرکووچی هەڵبژێرن ئەوی ببێتە سەرۆکی لیژنەی ئەمنی و لیژنەی ئیداری شاری کەرکووک لە ڕووی ئیداریەوە و ئەنجومەنی پارێزگا و محافزە ئەگە هەڵی بژێرین ئەتوانین ڕوبەڕووی تعریبکردنی ئیداری شاری کەرکووک ببینەوە. لە ڕووی ئەمنیشەوە تەنها چارەسەر بۆ کۆنتڕۆلکردنەوەی وەزعی ئەمنی شاری کەرکووک و بەرقەراربوونی ئاسایش لە شاری کەرکووک گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە، ئاسایش و دەستگا زانیاریەکانی هێزی کوردستانە بۆ شاری کەرکووک بە شێوە تەنسیقیا بە هەمەهەنگی لەگەڵ لایەنە عێراقیەکاندا. ئەمە ئەم داواکاریە تەنها داواکاری لایەنی کوردی نییە. ئەوەندەی من ئاگدار بم لە باڵاترین بەرپرسەکانی عێراق درچیان بەوە کردووە کە بەبێ هێزی پێشمەرگەی کوردستان و بەبێ هێزە ئەمنیە کوردیەکان ئەوان ناتوانن سەقامگیری لە کەرکووک و بە تایبەتی منتیقەکانی جنوبی کەرکووک دابین بکەن و بە ڕاشکاوانە یەکێک لە بەرپرسە باڵاکانی عێراق و توێتی لە ماوەی ڕابردوودا بە هاوکاری ئەمریکیەکان ئێمە بەتەما بووین هێزێکی مشتەرەک و غورفەیەکی عملیاتی مشتەرەک لە نێوان هێزە عێراقیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان لە کەرکووک دروست بکەین بۆ دابینکردنی ئاسایش. بەڵام عەرەب و تورکمانی کەرکووک ئەمەیان ڕەت کردوێتەوە بۆیە جێبەجێمان نەکردووە. بەڵام لە ئێستادا ئیتر پێویستە ئێمە ئەم هەنگاوە بنێن و هەنگاوی عملی لەم ڕۆوە ئەنین. ئەمە تا چەند ئەمان جددین لەم هەنگاوەیان مادام مبادری لەم شێوەیە هەیە ئێستاکە هەرێمی کوردستان هێزە ئەوەی کە جەنابەت باس کرد ببوورە بۆ فکرەکەم تەواوکەم هێزە کوردستانیەکان بە تایبەتی یەکێتی پارتی هێزەکانی تەنانەت ئۆپۆزیسیۆنیش لە کوردستان پێویستە بەرنامەی کاریان بۆ دروستکردنەوەی حکوومەتی داهاتوو خاڵی سەرەکییان گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و دروستکردنی غورفەی مشتەرەکی هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکان بێ لە شاری کەرکووک بۆ ئەوەی جارێکی تر هەم بتوانین ئاسایشی کەرکووک بپارێزین و هاوڵاتیانی کەرکووک بپارێزین. لەبەرەوەی ئێمە زۆر بە ڕاشکاوانە ئێڵێم ئەو هێزانەی لەوێن هەندێک لەو هێزانە زۆر بەلایەنەوە گرنگ نییە دەیە کوردیەکان سۆڵی بکەن یا سۆڵی نەکەن ڕەنگە حەز بکەن هەندێک جار داعش هێرش بکاتە سەر چەندەیەکی کورد بۆ ئەوەی کورد ئەو دیانە بەجێ بێڵێەوە لەوێ پرۆسی تعریب دەست پێ بکاتەوە. هێزێکی لەم شێوەیە جێی متمانەی هاوڵاتیان نەبێ ناتوانێت ئاسایشی کەرکووک بپارێزێ. بۆیە گرنگە هێزی پێشمەرگەی کوردستان و ئاسایش بگەڕێتەوە کەرکووک و ئەمە ئەبێ خاڵی سەرەکی گفتوگۆی هێزە کوردستانیەکان بێ لەگەڵ بەغدادا و ئەو هێزە بگەڕێتەوە و نەچنە هیچ حکوومەتێکە و هیچ زۆر اتفاقێک نەکەن ئەگەر ئەمە بەشێکی سەرەکی نەبێ بە تایبەتی هێزە عێراقیەکان. بێگومان من دێمە سەر باسی هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام مەلەفێکە بوو من بەتەما بوو چەند خولەکێکی تر بچمە سەری لەبەرەوەی جەنابتان قسەتان لەسەر کرد با بچینە سەر باسی. هێزی پێشمەرگەی کورد بەڵێ فەرموو تەنها بەگەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کەرکووک و هێزێکی مشتەرەک هەموو ئەم هەوڵانەی کە ئەدرێ بۆ تعریبکردن و هەوڵی سڕینەوەی کورد لە شاری کەرکووکی شەیە کاک یادگار تەنها ئەوە نییە جومگەیەکی ئیداری لێرە تعریب بکەن یا لایەکی تر بیانەوێت دەیەکی عەرەبی دەیەکی کوردی تەرحیل بکرێەوە دواتر ڕەنگە بدرێتە عەرەب و هێزی عەرەبی یا خەڵکی عەرەب و عەشایری عەرەبی بچێتە ناوی نەخێر. ئەوان بەرنامەی سڕینەوەی کوردیان ئەگەرنا ئێمە لەگەڵ ئەوەی کە چوونێتە پرۆسەیەکی دیموکراسیەوە 6 مەقعەد کورد هێناوێتی لەم شارە و بۆتە ئەوەی بیسەلمێنێ کە کورد لەش غیابی دەسەڵاتی کوردی و هێزی پێشمەرگەی کوردستانیشا توانیەتی کوردستانی بوونی ئەم شارە بسەلمێنێ ئەوان ئەمەشیان قبول نییە گەمە دیموکراتیەکەشیان قبول نییە. ئێمە چەندین بەڵگەمان لەلایە و توانە سەردەمی کورد تەواو بوو بۆیە پێویستە ئستحقاقاتی کورد و مافی کوردیش بدرێتە عەرەب و تورکمان قەزدم حزبە تونندڕەوەکانی عەرەب و تورکمانەوە ئەوان باوەڕیان بە بنەماکانی پێکەوە ژیان نییە بەڵکو بەرنامەی سڕینەوەی کوردیان هەیە لە کەرکووکا. بۆیە بەڕاستی هەوەندەی ئەرچێکی دەستوریە ئەرچێکی ئەخلاقی و نەتەوەیی هەرێمی کوردستان و هێزە کوردستانیەکانی کوردستانە بێنە جواب لەسەر کوردی کەرکووک و لەسەر نێڵن ئەم حملەی بە عەرەبکردنی کەرکووک و سڕینەوەی کورد لە شاری کەرکووک جێگیر بکرێەوە پیادە بکرێ. باشە دیارە قسەکردن لەسەر خەمی کەرکووک کۆتایی نایەت. با من ئەم شەو لەگەڵ جەنابتە لەسەر سێ ئاست بۆستین ئاستی ئیداری ئاستی ئەمنی و ئاستی سیاسی. سەبارەت بە ئاستە ئیدارەکە جەنابتان لە سەرەتای قسەکانتان ئاماژەتان بەوەدا و قسەتان لەسەر گەڕانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و تەفعیل و چالاک و کارابوونەوەی و تەنانەت کارکردن بۆ دانانی
پارێزگارێکی نوێی کوردی شەرعی بۆ کەرکووک. قسەکە ئەوەیە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بێگومان لایەنەکانی دیکەش چیتان کردووە بۆ ئەوەی ئەم ئەنجومەنی پارێزگایە لە ناو کەرکووک یا لە دەرەوەی کەرکووک کۆبوونەوەیەک بکە. قسەکە ئەوەیە بۆ ناگەڕێنەوە ناو کەرکووک سەرڕای ینی ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک قوربانی ئەوێت. ئەگەر ئەوان بڵێن مەترسی لەسەر ژیانمانە کەواتە هەتا ماون مەترسی لەسەر ژیانیانە بێ لە ناو کەرکووک. کەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بیرێک لەوە کاتەوە دابنیشێت و چارەسەرێک بۆ دۆخی ئیداری کەرکووک دابنێ پاشان مەلەفەکانی دیکەش. کاکە یادگار سراعکردن لە ناو بۆ کوردستانی بوونی کەرکووک و ڕێگرتن لە تعریب لە ناو کەرکووکەوە هەرچەندێک قورسترە هەرچەندێک ڕەنگە تەسقیاتی بووە کە تا ئێستاکەش ینی بەو دەرەجە قورسە نییە کە ئێمە وابزانین لەبەرەوەی لە کەرکووکەوە سراعەکەین گەلێ قورس بێ نەخێر چەندین ساڵ ئێمە لە کەرکووک دەسەڵاتدار بووین و حاکم بووین لایەنی عەرەبی و تورکمانی ململانی ئێمەیان کردووە بۆیە ناکرێت لەبەرەوەی ئەوان دەسەڵاتن ئەمڕۆ ئێمە شارەکە بۆ ئەوان بەجێبێڵین بەڵکو ضرورە ئێمە لە ناو شاری کەرکووکەوە ڕوبەڕووی ئەوان ببینەوە بە تایبەتی ئەمە زۆرینەین لەم شارە ئەم شارە بۆچە بەجێ بێڵین ئەمە یەک دوو ئەگەر هاتووی ئێمە ئیدارەی کەرکووک و ئەنجومەنی پارێزگا بکەوێتەوە دەستی کورد ئەوە ئەو کات ئێمە تەحەکوم بە زۆربەی قەرارەکانی شاری کەرکووک و ئاراستەی شاری کەرکووک بە هەموو ئاراستەکانەوە توانین تەحەکومی پێوە بکەین بۆیە هەندێک بەوادری ئیجابی هەیە بۆی ئەنجومەنی پارێزگا کۆ ببێتەوە هەندێک حیوارات و توێژەیە من نامەوێت لە ئیعلام باسی بکەم برادران خەریکن بەو هیوایی بتوانین لە ماوەی داهاتوودا ئەنجومەنی پارێزگا کەرکووکیەکانی یەک تۆز دۆخیان لە ڕووی دەرونیەوە ئارام بێتەوە ئەنجومەنی پارێزگا بەم زوانە بەنیازە دابنیشێت و کۆ بێتەوە. یعنی هەوڵ هەیە و گفتوگۆ دەستی پێکردووە من نامەوێت زیاتر بسمە تەفاسیلەکەیەوە هیوادارم ئەو برادرانی ئەنجومەنی پارێزگا ئەم هەوڵانە ئەدەن هەوڵەکانیان بەرهەمی هەبێ بتوانن کۆ ببنەوە و ئەو بەرنامەی کە هەیەنەوە اتفاقی لەسەرکرێ بتوانین بیکەین لەبەرەوەی بڕاب کە کاک یادگار بچووکترین دەستکەوتی کوردی لە شاری کەرکووکە معنەویاتی خەڵکی کەرکووک و زیاترەکە لەبەرەوەی خەڵکی کەرکووک ئەم جارە بڕیاریدا کە کەرکووک بەجێ نەیەڵێ کە کەرکووکی بەجێ نەیەشتووە ئەوێ ململانێ و سراع بکە ئیثباتی خۆی بکە من حەزەکەم شارعی کوردستانی ئەم مەسجاوە ئەم وەزع تایبەتی کەرکووک تێبگەن وەزعی تا کەرکووک تایبەتە لەگە شارەکانی تردا لێرە هەموو کوردێگەیەوێ بە تورکمان و عەرەب بڵێ منیش خاوەنی شارەکەم بەجێ نایەڵم ڕەنگە خەڵکمان لێ بکوژرێ شەهید بکرێ خەڵک ئەوە خەڵکی سەیری دەیەکانی کاکەیی کە سەیر هەفتەغار کە سەیری ئەو دەیەکانی تاڵەبانی کە لە خواروی کەرکووک بە 30 کیلۆمەتر لە خواروی کەرکووک و لە داقووقەوە لەوێ سراع لەگەڵ داعش لەگەڵ حەشدی شعبی لەگەڵ هێزە عێراقیەکانیش تەنانەت کە لەوێن لەگەڵ عەرەبی منتیقەکە لەگەڵ تورکمانی منتیقەکە لە سراع و ململانیان بەڵام ئامادەنین زەویەکانی خۆیان و دەیەکانی خۆیان چۆڵ بکەن بۆیە سراعکردن لە ناو کەرکووکەوە قووەتی خۆی هەیە و ئێمە ئەگەر بێت و خۆمان کۆ بکەینەوە وەکو کورد ئێمە کەمینە نین ئێمە تەسیری زۆر گەورەمانە بێ لەسەر وەزعی ئیداری هەر وەزعی ئیداری خۆی کۆ بەدەست ئێمەوە بێ دروستکردنی هێزی مشتەرەک ئەبێتە کاری دووەممان و ئەمە کێشەکەمانە ئێمە وەکو کەرکووچی لە کەرکووک ئەوەندەی خیتابی نەتەوایەتی لە لای کوردی کەرکووک بەرجەستەیە ئەوەندە خیتابی حزبی نییە بەداخەوە لە کوردستان خیتابی حزبی کەوتۆتە پێش خیتابی نەتەوایەتیەوە و ئەمە تەسیری گەورەی لەسەرەوە لەسەر ئێمەی کەرکووچی کردووە کە کەرکووک وەکو جاران خاڵی سەرەکی و خاڵی استراتیجی کورد نەبێ لە کوردستان و لە هەرێمی کوردستان بەڵکو خەریکی ململانەی یەکترین ئێمە داواکارین هەموو ململانەکانیان لە کوردستان بخەنە لاوە بەڵام لە کەرکووک یەکگرتوو بین بە تایبەتی ئێمە بینیتان لە هەڵبژاردنەکان لە ماوەی ڕابردووە ئەگەر کورد دەسەڵات نەبێ لە شاری کەرکووکدا ئەمان باوەڕیان بەبنەک بە پێکەوە ژیان نییە باوەڕیان بەوە نیە ئێمە هەر لەم شارە بژین مافی ژیانمان هەبێت لەم شارە ئەمە زۆر مەترسیە گەورەیە بۆ نزیکەی 700,000 کورد کە لە شاری کەرکووک ئاژێەوە ئەم شارە شاری کوردستانیە ناکرێت دەستبەرداری بین بۆیە گرینگە ئێمە کورد هێزە کوردستانیەکان ناکۆچەکانیان بۆ کەرکووک بنەنە لاوە و ئێمە بتوانین ئەنجومەنی پارێزگا کۆ بکەینەوە و وەزعی ئیداری کەرکووک وەکو خۆی لێ بکەینەوە ئەنجومەنی پارێزگا توانێت ڕوبەڕووی لە 180 سیاسەتە ئیدارە تعریبکردنی کە لە بەغداوە ئەنجام بدرێ بە بەرنامەدانانی ئەو پارێزگاری کە بە وەکالە دانراوە لێرە و لەگەڵ چەند لایەنێکی عەرەبی و تورکمانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە هەوڵی بە عەرەبکردنی ئیداری شاری کەرکووکە دەن لە بەرنامەدایە کە بەم زوانە لە ڕێگەی لەدوایەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بۆ بێتەوە پارێزگارێکی نوێی کورد بۆ کەرکووک دیاری بکرێت و دابنرێت
ئەنجومەنی پارێزگا کۆ ببێتەوە لە یەک دانیشتندا ئەتوانێت هەم سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ئەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بە وەکالەت کووردا ئەتوانێت داوەتی یەک بە پێی یاسا داوەتی دانیشتنێک بکە لێ دانیشتەکەدا بڵێ دانیشتەکە تەرخانەکرێ بۆ هەڵبژاردننی پارێزگار لە هەر لەو دانیشتنەدا ئەتوانێت پارێزگار هەڵبژێردرێەوە مەرسومی جمهوری بۆ دەرەچێەوە دەست بەکارە بێەوە هەموو سەڵاحیەتانەی کە لە قانوندا هەیە ئەتوانێت ممارەسەی بکە و بێتە سەرۆکی وەزعی ئیداری شاری کەرکووک وە ڕەنگە هەندێک برادەر پێشتر وتی بێتیان باشە لەم بارودۆخەدا ئێمە ئەگەر محافظیش بێ وەکو ئەسیرە بێ ناوان نییە محافظ ئەگەر ئەتوانێت دەسەڵاتە ئیداریەکانی خۆی بەکار بێنێ ئەتوانێت ڕوبەڕووی هێزە ئەمنیەکانی ناوخۆی کەرکووک ببێتەوە ئەتوانێت ڕوبەڕووی هەموو ئەو بڕیارانەی کە بەمبەستی تعریبکردنی شاری کەرکووک دەرەچێت هەموو ئەم بڕیارانی کە تعریبی ئیداری عەقدە زراعەکانی کەرکووک داگیرکردنی زەوی و زاری کورد لە شاری کەرکووک لە 180 لەلایەن محافظی کەرکووکەوە بە وەکالەت لێرەوە دەرچووە بۆیە هەر محافظێکی کەرکووک بێ لە ڕووی قانونی ئەو سەڵاحیەتانە هەیە توانێت ئەو بڕیارانە هەڵبوەشێنێتەوە بۆیە بوونی محافظێکی کورد لە شاری کەرکووک چەند لە ڕووی ئیداری و لە ڕووی ئیداری و قانونیەوە گرینگە بۆ خەڵکی کورد دوو ئەوەندە لە ڕووی سیاسی و ئەمنیش و لە ڕووی معنەویات و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ خەڵکی کوردستان بۆ کوردەکانی خاڵید بینە سەر دیارە بەرنامەکە کاتێکی دیاریکراوی هەیە ئەم باسی پارێزگار زیاتری شەڵەگرێ کوردی لە قۆناغێکەوە بردە قۆناغێکی تر کاکە یادگار بە هەڵبژاردننی محافظێکی نوێ توانین ئێمە بچینە قۆناغێکی زۆر باشتر لەمەیکە هەیە باشە بینە سەر ئاستی دووەم کە ئاستی ئەمنیە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لایەنەکانی دیکەش و تەنانەت کەم کەس نەوانین کۆڵیان لەوە کردووە کە جموجوڵی داعش جموجوڵی نائاسایی لە سنووری کەرکووک لە داقوق لە دووبز بە نسبەت کاکەیەکانەوە بە نسبەت بڵین پێکاتەکانی دیکەوە درکی پێکراوە و خۆشت لە قسەکانتە ئاماژت پێدا کە پیلانێکەیە بۆ ئەوەی ناوچە کوردنشینەکانی ناو کەرکووک و دەوروبەری کەرکووکیش چۆڵ بکرێت قسەکە لە ئێستاە ئەوەیە ینی سەر و کۆمار لەم پرسەیە ڕۆڵی چییە بۆ نمونە لە کەرکووکە بینی تەقینەوە ئەکرێ بۆ نمونە لە کەرکووکە بینی لە ڕێگەی هاوان لە ڕێگەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو لەلایەن تەنانەت ئەمڕۆ لە ڕێگەی خۆکوژیشەوە یعنی بۆشایە ئەمنیەکانی ناو کەرکووک ئێجگار گەورن ئەو گاپەی لە ناو کەرکووکە ئێجگار گەورەیە کە بە ئاسانی ئەتوانن لێەوەی بێنە ژوورەوە قسەکە ئەوەیە تاکەی یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەست پێشخەریەکی نییە بۆ لایەنەکان بێن هەمویان بەهانای کەرکووکەوە بچن یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری و بەرنامەیشی هەیە وا بزانم لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژەی داهاتوودا لەگەڵ حزبە کوردستانیەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆبنەوە و ئەمە یەکێک بێ لەو وەزعانەی کە باسەکرێەوە من هیوام وایە ئەو کۆبوونەوەی بگاتە نەتیجەیەک بۆ هەم وەزعی ئیداری شاری کەرکووک و هەم وەزعی ئەمنی شاری کەرکووک و زەخت بکرێت لە بەغدا بەوەی کە ئەوە مەسئولیەتی قانونی و نەتەوەیی هەرێمی کوردستانە کە لەسەر چۆڵکردنی دێیە کوردەکان نەپاراستنی ئەمنیەت و ڕوحی هاوڵاتیانی کورد لە شاری کەرکووکدا چۆڵکردنی دێیەکان بێتە جواب و هە لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان لەگەڵ ئەمریکا لەگەڵ تەحالوفی دەولی لەگەڵ هەموو لایەکدا ئەمە باز بکرێ بە تایبەتی ئەوەی کە من باسم کرد یعنی هەندێکیان بەلایەنەوە گرنگ نییە بۆ هەندێک جار ڕەنگە پێیانیش خۆش بێ کە وەک پێشتر باسم کرد هەندێک دێیە کوردەکان چۆڵی بکەن ئەگەرنا بۆ مەسەلەن هێزی چەکدار لەو منتیقانە دەعم ناکرێ یا هێزی پێشمەرگەی کوردستان یا کە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی نەگەڕێتەوە و ناوچانەوە ئەو منتیقانە بپارێزێ لە کاتێکدا تا 9 مانگ لەمە بەر ئەم هێزانە لە سەنگەرەکانە لە دژی داعش بوونە و ئەو منتیقانە زۆربیان دژایەتی داعشیان کردووە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ داعش ئەوێ انتقامیان لێ بکاوە ئەمە بە سەرۆکوەزیرانی عێراق وتراوە بەڵام ئەمان هەم ئەوێ هەم محافظی کەرکووک بە وەکالەت و هەم بلۆچی عەرەبی و بلۆچی تورکمانی لەناو ئەنجومەنی پارێزگا من ئەوە ئەم کاتە شکەوە کە ئەمان پێیان خۆشەوە ئەمە بەرنمەیە ئەمان دایان ڕێشتووە بۆ چۆڵکردنی ئەو دێیە کوردیانە تەنانەت بەیاننامەیەکی ئیدانەکردنی ئەم کردەوە تیرۆریستیانە نادەن کە ئستێدافی دێیە کوردەکان و هاوڵاتیانی کوردەکان لە شاری کەرکووک ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە و ئەمە ئەوە نیشانەدا کە ئەوان ئەگەر دەستیانیش نەبێ لە ئەم بەرنامەی هێنانی داعش بۆ ئەو ناوچانە بەڵکو پێیان خۆشە و چێتە چوارچێوەی پرۆژەی سیاسی ئەوانەوە بۆیە لەسەر وەزعی ئەمنی تەنها چارەسەر ئەوەیە هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان بە ئاسایش و هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە ئێرەوە غورفەی عملیاتی مشتەرەکی زانیاری و حرەکاتیش لە نێوان هێزی پێشمەرگە و لە نێوان هێزی عێراقیدا دروست ببێ بۆی بتوان ئاسایشی ئەو ناوچانە بپارێزن ئەگەرنا بەنسبەت کردەوەکانی ئەمڕۆ ینی بۆچی سندوقەکانی دەنگدان بە ئامانجکراون ئەو کۆگایانەی کە سندوقی دەنگدانی تیابووە بە ئامانجکراون بڵێ ئەمەیان لە پێناو چییە و بە مەبەستی چی کراوە
کاکە یادگار من بە ڕاشکاوانە ئەڵێم کاکە یادگار من بە ڕاشکاوانە ئەیڵێم و ئەمڕۆ بەیان نامەشمان هەبوو بە ڕسمی ئەومان ئاماژە پێکرد ئێمە بە دووری نازانین ئەو کردەوە تیرۆریستیە خۆکوژیەی ئەمڕۆ کە ئستێدافی سندوقەکانی دەنگدانی شاری کەرکوچی کرد پەیوەندی بە هەڵوێستە سیاسیەکانی هەندێک لایەنی سیاسی تونڕەوی تورکمانی و لایەنی سیاسی عەرەبی تونڕەوە هەیە کە لە ماوەی ڕابردوودا دژایەتی دەرەنجامەکانی هەڵبژاردنیان کرد کە کورد لە ناویدا زۆری نەبوو لە شاری کەرکووکدا و هەموو هەوڵەکانی خۆیان خستە ڕوو بۆ خستە گەڕ بۆ دژایەتیکردنی ئەم نەتائیجانە لە دژی هەموو بڕیارەکانی ئەوانیشن دەستیان بەسەر سندوقەکانی دەنگداندا کۆمسیۆنیان کرد هێزی میلیشیایان بەڵێ بە پاڵپشتی هێزی میلیشیا و هێزی مەجامیعی مسلحی سەر بەخۆیان پەلەماری مەخازنەکانیاندا سندوقەکانیان دەستکاری کردووە ئێمە دلیلمان لەلایەوە بۆ مفۆزەی انتخابات تەقدیممان کردووە کە زۆرێک لە سندوقەکانی دەنگدان قفڵەکانی لێکراوەتەوە و دواتر کە بەستراوەتەوە بە شێوەیەک بەستراوەتەوە هەمان شێوە نییە کە کۆمسیۆنەی بەستێ و بە ئاسانی ئەکرێتەوە قفڵەکانی سەر دەرگاکانی مەخزنەکان هەمان ئەو قفڵانە نییە ممەسلی کیاناتی سیاسی تورکمان و عەرەب لەناو قاعەکە لەناو مەخزنەکانن بەڵام کورد نەبووە و ئەو هێزە تونڕەوانەی کە اعتیسامات و اقتحامی مەخزنی مفەوەزەیان کرد ئەمانە ئیجبار و تەهدیدی ممەسلەکانی کوردیان کردووە بۆی جێگاکانی خۆیان بەجێ بێڵێن و نەیان هێشتووە چاودێری سندوقەکانی دەنگدان بکەن لە ڕۆژی سیانزەی پێنجەوە تاکو لەمەوبەر سندوقەکانی دەنگدان بەبێ مراقەبە بووە ئێمە بۆیە ئەمڕۆ داوامان کرد ئەمان ئەم لایەنی عەرەبی و تورکمانیە تونڕەوانە نایەنەوێ عەدو فەرز لە شاری کەرکووکا بکرێ لەبەرچی لەبەر ئەوەی هەم حەقیقەتی ئەوە دەرەکەوێت کە ئەوان خۆیان ئێمە زیاتر لە 59 شکاتمان کردووە لە منتیقەی حەویجە و منتیقە تێکەڵاوەکان کە ئەوان بە جوملە ڕۆیشتونە بۆ دەنگدان جوملە مەبەستمەوەیە یەک کەس لە باتی 10 کەس و 20 کەس دەنگی داوە کاتێک تەقاطوعی ئەسابع بکرێ ئەمانە کەشفە بێ ئەم تەزویرانە کراوە ئەمە یەک دوو ئەوان ماوەی ئەوە دوو مانجێک و چەند ڕۆژە ئەوان کورد اتهامەکەن بەوەی تەزویری کردووە بەڵام ئێستاکە کە حقایقەکان دەربکەوێ وانە بۆیە ئەیانەوێ ڕێگری بکەن لەما و ئەیانەوێ کورد ناشرین بکەن و خۆیان لە پەرلەمان دەرکان هیچ لاریتان لەوە نییە کە دەنگەکان بەدەست بژمێردرێنەوە نەگەر ئەوە نیە ئێمە احترامی قرارەکەی محکمەی اتحادیە گرین احترامی قرارەکەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکەین کەوتویانە ئەو سندوقانەی شکاتی لێکراوە بابێن عەدو فەرزیە دەوی لێ بکەنەوە و قرارەکەی ئەمڕۆی هەیئەی تەمیزی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانیش ئەڵێ بەڵێ بەس تەنها ئەو سندوقانەی کە شکاتی لێکرێ با عەدو فەرزی لێ بکرێتەوە ئێمە ئامادەین بابێن عەدو فەرزی لێ بکەنەوە بەڵام عەدو فەرز ئەوە ڕەچاو بکرێ کە ئەوانەی کە وتم ئەو قفڵانەی کە شکێنراون لەلایەن ئەو هێزە میلیشیاویانەوە ئەو هێزە تونڕەوانەوە ئەبێ ئەو قفڵان ئەبێ حاکمەکان کە دێن بڕیاری لێ بدەن ئەمە یەک دوو ئەبێ سندوقەکان جارێکی تر وەرەقەکان ناوی مطابقە بکرێتەوە ئەبێ چاودێرە سیاسیەکان لەوێ بن یەک شتەیە کاک یادگار لە هیچ شارێکی تری عێراقدا نییە ئەوەیە کە مەخزنەکانی شاری کەرکووک کامیری چاودێری تێدا نییە واتە بە ئاسانی توانیانە دەستکاری بکەن چاودێرەکانیشمان بتوانن مراقبەی فعلی بکەن نەک ئەوەی ئێستاکە هەندێک هێزی تورکمانی تونڕە ئەڵێن لە سبەیەوە ئێمە جارێکی تر مزاهرە و خۆپیشاندانەکەین و نایڵین حاکمەکان عەدو فەرز بکەن لە شاری کەرکووکدا بۆیە ئێمە نەک بێ منەتین لەوەی کە ئەو سندوقانەی تانەی لێدراوە با بێن عەدو فەرزیە دەوی بۆ بکەنەوە بەڵکو داوا ئەەکەین ئەو سندوقانە ببردرێ بۆ بەغدا با لە بەغدا عەدو فەرزی بۆ بکرێ با مۆزەفی کەرکووکیش نەبن کاوان اتهامی ئێماکەن مۆزەفەکان لێرە کوردن مۆزەفی شوێنەکانی تری عێراق عەدو فەرزی بۆ بکەن لە بەرچاو کیاناتەکانەوە بەڵام حڕیەت هەبێ و بە شەفافیەت و بە حیادیەت بکرێت چونکی لە ئێستادا ئەگەر بێت و لە کەرکووک و بەم لەو بارودۆخەی کە باز عەدو فەرزی یەدەوی ئەکرێ و ئەمان ئەیانەوێت زەخت و مزاهرە بکەن و زەخت لەسەر حاکمەکان بکەن ئەمە لە ئەجوائێک و لە بارودۆخێکا بێکە بارودۆخێکی ناهەموار و نایەکسانە ئەوان زەخت و هێزی عسکەری بەکاربێنن لە دژی چاودێرەکان و لە دژی حاکمەکان و بە زۆر وایان لێ بکەن کە مەقاعیدەکان بەرن کاک یادگار من لە ڕێگای تەلەڤیزیۆنەکەی ئێوە یەک معلومەیەکی بەسیتتان بۆ باسەکەم کە ئەمان مەبەستیان عەدو فەرزی یەدەوی و دەرکەوتنی ڕاستی نییە بەقەدەر ئەوەی ئەمان مەبەستیان ئەوەیە شکۆی کورد لە شاری کەرکووک بشکێنن کۆمسیۆنی پێشووی هەڵبژاردن ئەمەی یعنی کە لایەن پەرلەمان لایەنی برد کۆبوونەوەیان هەبووە لە ماڵ کەسایەتیەکی سیاسی شیعی عێراقی باڵادەست کە
تەکلیف کرابوو لەلایەن سەرۆکوەزیران و سەرۆک کۆمارەوە کێشەی کەرکووک چارەسەر بکرێت سەرەتای وەزعەکان بوو کۆمسیۆن وتبووی ئێوە پەلەماری سندوقەکانتان داوە ئەمە تعداکردنە لە کۆمسیۆن ناکرێ ئێوە بەم شێوەیە بێەوە ئەمە جیازەکان ئەلکترۆنیە و تەزویری تیان نەکراوە گەر هەر تەزویرێکتان هەیە فەرم و سندوقەکان هێنینە بەغدا سندوقەکانی داقوق و شوێنەکانی تر لە بەغدا عەد و فەرزی بۆکەینەوە ئەگەر مطابق بوو تەواو ئەگەر مطابق نەبوو ئێمە حەقەکانی خۆتانە دەینە و حەقیقەتەکان دەرەکەوێ یەکێک لە ئەندام پەرلەمانە عەرەبەکان وتوێتی ئێمە ئەمەمان ناوێ ئێمە ئەمانەوێ دوو مەقعدمان لە مەقعدەکانی کورد بدەنێ مەقعدێ بۆ تورکمان مەقعدێ بۆ کورد کابرا و توێتی مفەوزیەکان پیانیان وتۆ کاکە کورد دەنجی داوە 6 مەقعدی هەیە چۆن نتوانین مەقعدەکان لە کورد بسەنینەوە بیدەینە ئێوە ئەو ئەندام پەرلەمانی عەرەبیە و توێتی زەمەنی کورد تەواو بوو کاکە کورد تەواو بوونە لە کەرکووک مەقعدێک بۆ ئێمە مەقعدێک بۆ تورکمان واتە ئەوان زۆر کورد لە شاری کەرکووک کۆتاپەیامت بۆ کەرکووکیەکان و بۆ سەرکردایەتی سیاسی کاک یادگار ئێمە بە عەد و فەرز رازین بەڵێ من داواکارم لە سەرکردایەتی سیاسی کورد هەموو حزبە کوردستانیەکانی کوردستان کێشەکان ناکۆچیەکان لە کوردستان سەبارەت بە کەرکووک وەلاوە بنێن هەموو لایەنەکانی تریەکیان گرتووە لە دژی ئێمە لە کەرکووک داوای هاوکاریان لێکەین لە پێناو ئەو کوردانێکە لە کەرکووچین ئەوان یەکگرتوو بن بەرنمەیەکی موحەدیان هەبێ بۆ شاری کەرکووک بۆی بتوانین ئەم قۆناغە دژوارە تێبپەڕێنین و جارێکی تر بخەینەوە سەر پێی خۆی بە تایبەتی گرنگی شاری کەرکووک هەم بۆ کوردی کەرکووک هەم بۆ کوردستان زۆر گرنگە بۆ کەرکووچەکان ئەڵێن ئێمە بە تایب ئەگەر باسی بارودۆخی وەزعی هەڵبژاردن بکەین دیفاع لە دەنگ بە دەنجی ئەو کوردەکەین کە دەنجیان بە کورد داوە جای بە مشکلە نییە بەلامانەوە بەچی هێزێک و بەچی لستێکیان داوە دیفاعی لەکەین و نایەڵێن دەنگەکان ئێوان بفەوتێەوە لە ڕووی ئەمنیشەوە لەسەر پێی خۆمان بۆ لە ڕوبەڕووی ئەم بارودۆخەنە هەموارێ ئەمنیە ببینەوە شاری کەرکووک جێ نەیەڵین تاکو هەوڵەکانمان بخەین تاکو ئەو لەحزەی هێزی پێشمەرگەی کوردستان و ئاسایی ژەگەڕێتەوە شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتاییات سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.